کاقادر تۆ پەیوەندی لەگەڵسانی هەرێم دەکەی بەم ڕێگەیەوە تەوێت بە چی بگەی یعنی توێت وەڵامی چی دەست وڵای کاکسیا ینی ئەگەر من هاتیینە ئەوروپا خەباتی دیبلۆماسی نێونەتەویمان بەرز ڕاگرت یان دەیان سیمینارمان لە پەرلەمان حکوومەت کرد دوای ئەوە بەهەسمان پێکرد ئەبێ ئەو خەباتانە بەرەو پێش بێ ئەو بوو کە دەنیمان بردە ناو بەدەم پەرلەمانتار حکوومەتەکان و ئێستاش ئەو مۆدیری تەلەفۆنانەمان بەس کردەوە یعنی ئێمە ئەو ڕەخنانەی دەگرین هەمومان دەگرین ئەوە 31 ساڵە ئەو بەرپرسانە جلێ ڕناگرن و باچیان پێنیە بۆیە دەمانێت ڕەخنەکانمان بینە ناو ماڵەکانیان بەڵام بەداخەوە ینی بەرپرسەکان لایەک دەرێن تەوهینمان پێ دەکرێتن جێنمان پێ ئێمە دەمانێت ڕاستە خۆ پرسیارەکانی خۆمان و خەڵکیان بێ بگەین بەڵام یعنی بەداخەوە پارتیوێکێکی ئەمە ئەوەی ئەو ماوە هەستمان پێ کردووە ئێستا کە زۆربەی هەر زۆریان وەتساپیان داداوە و جوابی تەلەفۆنەکانی ئێمە نادن و پێرێکە ئێمە لەوە دڵنیان بارەگای بارزانانی دروستکەی و هەموو لق و مەکتەب سیاسی سەرکردەکان کردی کە کەس وەڵامی ئەو خەڵکانن بەناوی ڕۆژنامە نووس پەیوەندی تەلەفۆنی دەکات باشە ئێستا دەمانەوێت ئەو ناڕەزایەتیانەی ئێستا بە تەمای پەیوەندی لەگەڵ کێ بکە ینی بەرنامەی داهاتوو چۆنە و هەندێک جار من لەو پەیوەندە تەلەفۆنانی کە بینیمە کە بڵاوت کردوێتەوە بەشێک لە بەرپرسان خۆیان دەدەستنەوە بیانی و کات دێن و یان دەڵێن سەرقاڵین پێت وایە وابێ کاکچە مشکلە لەوەیە دوشتێکیان لەناو تەلەفۆنیان بەخۆیان لە بۆ من کردەوە کە نازانیا من بە وەتساپی وڵاتان و شوێنکە دەکەم کە جیان لە دەنجی من دەبیان من خۆمیان پێدەناسێنم ئەڵێن لە پرسەین باشە معقولێک لە پرسە بێت بەخۆی تەلەفۆن لە بۆ من کاتەوە هەمیان میوانیان هەیە هەمیان داوای لێبوردن دەکەن زۆر بەشیان لەسەرم قەپات دەکەنەوە ینی دیاردەیە کە تو هەست پێ دەکەی و بەرپرسانە بە حکمی پاشخان سیاسی کەسێتیان پڕە لە تاوان پڕە لەچی لە گەندەڵی ناوێرن هەڵدێن یعنی لە کاتێکدا ئێمە 5,000 کیلۆمەتر لە مابینمان هەیە و ئێمە شێوەیەکە لەوەی کە دەمانەیە ئەو پەیامە بە خەڵک بگەێنین کە دەکرێت هەوڵ بدەین ئەو جسترە دروستکەین لەگە بەرپرسان ئەوان ناڵێن خەڵک قسەمان پێ دەرێت تەوهینمان پێ دەکە ئێمە ڕاستە خۆ قسە دەکەین خۆوان ناتوان بێن لە ئەوروپا شکار لە ئێمە بکەن ئەگەر هەست ئەوەیە چام بکەین و من کاک سیادەمێ پێت بڵێم یعنی لەگەڵ زۆر کەسمان کردی لەو ماوانە لەگە ئەو ئەلی ئەونیە نوێنەری پارتی هەر چەندم هەوڵدا تەلەفۆنی لەسەر من داخستووە یعنی بە 5-6 تەلەفۆن مەسەڵەن ئەو